ێ باشە هەموو خەڵکی ئەم سەرزەوی هەموو ئاوا دەستیان گرت بە سنگەوە بۆ تۆ لای خوا تۆ ساقط بی چی ئیسفادەیەکی چی ئیسفادەیەکی لێکی هەر بە خەڵکی دنیا ئاوا دەست بگرن بە سنگەوە لەوێ لای ئەو تۆماربی بە هەموو خەڵکی دنیا بە سوکسێرەکە چییە چی لە مەسەلەکە گۆڕ چەند عابید و عارفی گەورە هەبووە لە مێژووی ئوممەی ئیسلامیە وەکو شێت خەڵک سێری کرد لە مەناطقی رووسیا یەکێک لەو زانایانە محازەرەیەکی هەیە محازەرەی زۆر جوانە باسیەوەکە کە چۆن دینمان گەیاند ئەو کەسەی قورئانی خوێن ئەکوژرا مەشایخ هەموو کوژان عولەما هەمووی کوژان هەمووی فەوتێنران ئەمان هەمووی باسەکات چۆن مناڵێکیان ئەگەر لەبەرەوەی چەند کەلیمەی قورئان نەزان ئەیان سووتان هەموو ئەمانە باسەکات دوایی پرسیارێ لە خۆیەکەن ئەی تۆ چۆن مای ئەی باشە تۆ ئەم هەموو حەشتانە و بینیوە پیاوە پیرە ئەی تۆ خۆت چۆن مای پێ ئەکەنێ ئەڵێ من خوا لطفێکی لەگەڵا کردم فەنێکم دۆزیەوە خۆم کرد بە شێت بە شوێنانە مناڵ شوێنەمە کەوتن بەردیان تێ ئەگرتم خەڵک لە ڕێی خوا نانیادامێ حتا ئەچمە ئەم لادێ لەگەڵ گەورەی ئەم لادێ ڕێ ئەکەوتم شەوان درەنگێک دەموچای خۆم ئەپێچا بۆی کەس نەزانێ من کێم و شێتەکەی ڕۆژم دەرسی قورئانە بە مناڵەکانیان نەبەست بەیانی هاتەوە شێتەکە هەر ئەم مناڵانەی کە شەو دەرسوێت و بەردیان تێ ئەگرت وەکو شێت و مەجنون ئەبێت چەند کەس ئاوا بەبێ ڕێزیەوە سەیری ئەم شێتەی کردووە نازانێ ئەمە یەکێکە لە گەورە ئەولیای خوا و بەسەر زەوی خۆیان هەڵئەسووڕێ کە ئەم گوندم تەواو کرد فێری قورئان وەگر ئەچم بۆ گوندێکی تر ئەنوو شێتە ڕۆژ بۆ فڵانە شوێن بۆ فڵانە شوێن کە سەقینەوە بەسرم ئاوا دینی خۆم گەیان بۆ ئینسان وا تەسەوور نەکا کەسێک ئەبینی بڵێ وەڵا ئەمە کەمە لەوە ئەچێ پێڵاوەکانی لای خوا زۆر بە حورمەتتر بێ لە سەدانی وەکو من بۆی بەڕاستی ئینسان ئەبێ زۆر بە وریایی لەم مەسئلەی ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم تەعامل کە یەک زەڕە کیبر لە ناخیان نامێنێ